داربەڕوو ڕەمزێکە بەتایبەت بۆ میلەتی کورد بۆتە ڕەمزێک ئەوەش کە باسی داربەڕوو دەکەی بێگومان ڕەمزی خۆڕاگری و چۆن بڵێ مانەوە دێتە بەرچاوی من توانین بڵێن داربەڕوو بۆ کورد و هەم لە سنووری جوگرافیای کوردستانیشدا بۆتە ڕەمزێک کە دەتوانین بڵێن کوردستانیشی بێدەناسرێتەوە. داری بەڕوو لە کوردستان گەلێک زۆرە ئەو کوردستانە گەی خۆشە بەو داربەڕووی خۆشە. داربەڕوو یانی ژیان ئیجادی ژیان لێ ڕاستە چاوە دەگرێت خۆ لە داری بەڕوو دەنۆڕن دڵێ تازە ئەم کورد تازە پێک دێ سەر ڕووی دنیای. ئەگەی گوتت بۆ نمونە خۆرمە هەرە بەدوو بیردێتەوە ئەگە گوتت داربەڕوو و دارمازوو کورد دوو بیردێتەوە کوردستان دوو بیردێتەوە ینی داربەڕوو و کوردستان بێک بەستراوە تا خۆ پێکەوە دەژێن لەبەر هەندێ ئەلحانێکنی ئەتو هەڕۆ ئەم جاران بڵێن ئەوە بێ قسە دەچمە خوارە چمە بەغدایگە لە داری بەڕوو دەچمە دەردەم لە کوردستان چمە دەر گە دەهاتمەوە چاوم بە یەک داربەڕوێ دەکەوت ئەم گۆگەیمەوە کوردستانی خۆ حرفێکەوە کوردە داری بەڕوو کوردە وەکو مەسەر کوردە ئەوەندەی ڕوحی دەبەرنێ و زمانی نییە نەخۆ فەرقنیە دەگەڵ کوردێ. داربەڕوو کورد بە یەک دەچین هەرچەند سەختکۆشن بەڕوو بۆی کە لە ژیاندا بمێنێ بەر دەڵێن جسمێکی سەختە نە بەڕوو لە قەڵەشێ گراشین دەبێ واتە کوردیش هەمان سارنەویشت و هەمان چارنووسی هەتا ئەوڕۆ کێپەڵکی گەیشتە ئەوڕۆ هەفتیان پێکەوە جوانە کورد و دار پێکەوە جوانە ئەگەر دار نەما کوردستانی ناخۆش دەبێت کوردستان وێران دەبێت. هەندەی هەستی بەوانێکی خۆی هەیە ئەوە ڕێیدەر کردنەوە بە شاخیدا داڕوان هەندەی خۆڕادرە وەکو ئەو شاخەی ئەو لەو شاخە ڕەقەی شین دەبی ئەو دارە بەڕوو کە هەندەی بە هێز و توانانەبی کوشین دەبی دەنی ئەو شاخەیدا و هێز و توانای خۆی زۆرە. لەو دیمەنانەدا دەبین کە هیچ شتێک مەحاڵ نییە ینی بۆ نمونە دەبینین ئێستا لە زۆر لوتکەی چیا لە زۆر ناو تاشەبەرد و شوێنی زۆر ئاستەم و حاسێ هەیە داری بەڕوو خۆی ڕاگرتۆ سەری هەڵداوە پشتی بۆ خۆبەستوە و ڕەگ و ڕیشەی لە خاکدا دابتاون بۆیە توانیوێتی بەو شێوەیە دەربکەوێت یاخود لە هەڵدێرێک کە بەشێکی خاکەکە داڕماوە ئەو ڕگانەی کە لە خاکدا چەسپاون توانیوێتی خۆڕاگر بێت و بەرگەی زۆر با و هەڵومەرجی سەخت بکرێت. بە زۆری کوردیش وەک داربەڕوە دەنێ و شاخ و داخیدا دەژێ وەکو چۆن داربەڕوو لە ڕیشەوە گەشە دەکا کوردیش وەکو ئەو لە ڕیشەوە گەشە دەکا و بێت شێوێ ناڕوخێت. داربەڕوو هەیە سۆرەدار هەیە دارمازی هەیە ئەو سێ زۆرە هەن سێنەوە هەیە دارمازوو هەیە ئەو مازۆش دەدا و بەڕێژ دەدا بەڵام داری بەڕوێ بەس بەڕوێ دەدا داری وێڵیش ئەویش بەڕوێ دەدا چی دینادا ئەویش هەر دارێکی گەورە و مەزنە داری بەڕوو. بێگومان بۆ ژیانکردن دەجەنگێت چونکە لە هەر هەڵومەرجێکی نارەباریش دەتوانیوێتی خۆی ڕابگرێت ئەوە بۆ واتایە دێت کە لە هەر هەڵومەرجێکی خراپیش دابێت بۆ ژیانکردن دەجەنگێت و هەوڵ دەدات. داربەڕوو یەکەم جار بچووکە دواتر گەشە دەکات و بەرەمبوون دەکات کە موێک دەبەخشێت و زیادیش دەبێت لەوەشدا جاڵتە دروست دەکات. بەپێی ئەو هەر سێ خەڵانی کە باسم کرد کە داربەڕوو هەبوونێکی زیندووە وەکو ڕۆحێکی زیندوو من داری بەڕوو دەبینم چونکە ئەگەر دیقەت بدەیت لە هەندێک ناوچەی زۆر سەخت هەیە لەو شوێنانە لە دامێنی چیاکاندا دەمێنێتەوە لە دامێنی چیاکاندا دەمێنێتەوە لە زۆر بوتکە سەربەرزەکاندا بەهۆی کەش و هەواوە ئەو خۆڕاگریەی نییە و لە پێدەشتەکانیشدا دەبینین لەو شوێنانەی کە پێدەشت زۆر بە ئاسایی ژیان دەکات.
ئێستام لەگەل لێرەمان دەبەر ئەو لێڕایدی لە شاری دارە ناکەم هەر 2 ساعتان لێ مادە قەقڵێن دێم لێرە لە دار و باری وەستم پێم هەموو دنیاە ئەرێ وەڵڵا کە داربەڕوو زیاتر گەشە دەکات هەروەکو کورد کە چۆن کورد بەرگەی هەموو ئازارانە دەگرێت داربەڕووش هەروە بەرگەی هەموو سەرمایە و گەرمایە دەگرێت و بەرگەی هەموو ستانانە دەگرێت بەڵام لەسەرڕا ئەوەشدا هەر گەشە دەکاتەوە. داربەڕووە فەوتانی نییە ی کوردی جوایە کورد ناتوتەوە هەوڵ تەقەلایەکی زۆر جنگ و سادێکی زۆر بەسەر میلەتی کووردا هات ئێستاش هەیە ئێستاما دەبینین لە ڕۆژاوای کوردستان چ بەسەر میلەتی ما دێن وەڵا داربەڕوویە وەڵا نافەوتێ وەڵا دوژمنان دەبێت ئەو خەونی خەیاڵان دەگۆڕنێن چ ئەویان یەک دەچی ئەلحانەکەنێ هەموو دەمێ ئەو دوژمن دوکو دوژمنی کوردی ئەوە دوژمنی داری ئەتوو لە بنیدا دەنیشی ئەتوو خۆی دەپەنا دەکەی شەڕی لەبەر شەڕی دەپەنادا دەکەی خۆی لە بن حەشار دەدەی ئەوە زنگەکی کوردستانە زۆر زۆر حەز بە هەموو شتی دەکەی گە لەبن ئەو دارەی دانیشتی کو کوردە ئاوالا دەژیتەوە هەموو دەمێ کورد سەر هەڵدەدا داری بە ڕۆژئی وایە داری بە ڕۆژەوا سەر هەڵدەدا دەگەڵ کوردی پێکەوە جوانن کورد و داربەڕوو لە بۆی لێک دەچن هەرکیان قایمن هەرکیان خیرەتیان هەیە لە ئەمڕۆکیەوە داربەڕوو دەبینی دەبەرێکدا شین بۆ تۆ هەر تەوەرەکی تەواوە هیچ ئاخەکی تێدا نییە بڵم گەڵێکی تێدا نییە گە بڵی ئەو دەبێ ئەو ڕێی لە کوێرە بەکوێدا چوبێ بەردی شاق دەکات دەڵێ کورد داربەڕووی هەنی داربەڕوو دارێکی لە هەموو دارێکی قەیمترە کوردیش دەڵێن لە هەموو یعنی هەموو جیهانێکی شەڕکەرترە و قەیمترە مەسەلەکە ئەوەیە ئێستا بە کوردی دەکرێت کورد ناترسێ لە شەڕشتی لە کوشتنی ناترسێ مەسەلا داری بە ڕۆژ حینێن حین میسالە دەبینی دای بڕیسپەینێ وەک خۆی دەژیتەوە دەبێتەوە داری بەڕوو بە حکمێەوەی کە ئستحکامی یەکجار زۆر بەهێزە یانی دەتوانم بڵم ئەگەر لە نێوژیان داراندا حیسابێکی یەکەمە بۆ ئیرادە و بۆ ئستحکام و بۆ مقاومەت و بۆ بەرخودان و بۆ هەر شتێک لە بەرابەر ئاور و ئاگر و هەر شتێکی بەسەری بێ داری بەڕوو یەکەمە لە هەمان کاتیدا ینی وەڵام میلەتی مەش وایە کورد تەنها چیاکان دۆستنی ئەوەش بۆ واتایە دەکەوسیانە باوەشیان بۆ کورد گرتوتەوە و کە توانیویانە خۆی تێدا بپارێزن و کاریگەریان هەبێت لە دەرەوەدا بۆیە هەمیشە دوژمنان چاویان لەسەر ئەو ژینگە و ئەو سروشتە و ئەو چیانەیە شتێکیشی هەیە کاتی کە بڵێم فڕۆکە دێ بۆردمان دەکا ئەم دارە سوودی هەیە تو خۆی لە بندا دەشەنیەوە پێی ناکری بە کەیفی ڕوو بۆردمانیکە ئەوەشی هەیە لەبەرەوەی بە زۆری دژی دارە دەتوانی کە خۆی تێدەنێ و داهەشار بێت یان کە دوژمن هات دەتوانی کەمیلی لە ناودانەی لەو کاتی لە دوژمنەکە بێت لەبەر ئەوەش پێیان ناخۆشە بەڵێ وەکو سەنگە ئەو قەندیلە بە هەندێکەوە باشە هەموو چەند حیزبێکی هاتۆتێ بە بیری منی چەند حیزبی هاتوونی هەمووەگە لەو بەر ئەو دارستانە ئەو شاخەینە بە حکومەتی دەتواندەوە حکومەتی باسی دەمی هەمە پێشمەرگە بووی ئەگە بە ئەو دارستانە لە قەندیلی نەبە ئەومە و شاخ و داخەلینە بە باقی پێشمەرگەی دێش نەیدێش یا مەسەلانان تورکیا ئەگە لەبەر ئەو دارستانە و قەندیلی نەبێ دیێڵی بە شەرەکی دێبی نایێڵی بەس ناکەی نابدرێتەوە کابرا هەیە دەستی ئەو نێو دارستانەی میێرەکە لێ دەدا دەبا تارێک پێ نابدرێتەوە ئەوەی نەفخە هەر کاتێک کە کورد و ئەو سروشتیان لێک دابڕان ئەو کاتە بە ئاسانی دەتوانن زەفەر بە کورد بەرن هەتاکو کورد و ژینگەی و چیاکانیش دۆستی یەک بن ئەو کاتە بۆ دوژمن زەحمەتترەکە بتوانێت شەڕی کورد بکات دوژمنان هەردەم محاولەی ئەوەی دەکەن لەگە شوێنێک
داگیریان کرد پێشی هەمووشتی داربەڕوو کۆرکەنەوە داربەڕوو بەبڕن لە نێوی بەرن ئەری وەڵڵا دیکو ئەری وەڵڵا کو دژمنی کوردی ئەیوە دژمنی داربەڕوو تاخۆ ڕەمزێکی کوردەواریە دژمن لەبەر هەندێک بەریوەڵا داربەڕوو لەوانەیە لە بەرگەڕەختر بێ داربەڕوێ بە هەموو ئیسا پێ خۆ بێوری لێدا شوێنی ناکە شتێکی قودرەتی وەک ئاسنیە لە هەموو دارێکی قەیمتر داربەڕوو ئەمە زۆر تەزرە بەکردن شتێکی زۆر قەیمە ئەوجا دەبین لەو شاخی دەنێ ئەو بەردانەدا دەژیتەوە گەورە دەبێ ئەستور دەبێ پێشتێکی زۆر خواییە ئەلحانداری تەڕ فەرقی چێ لەگەڵ نەفەری لەگەڵ کورد ئەلحانێکی چ بدە ئەلحان چ داسێ لێوی دەی و لە نەفەری دێ ئەوەندێ ڕوحی دەبەرنیە نەخۆت و لەواتیاوی جێبرینی دەیشی چ زەرەری هەیە لە بۆ چی دەبڕی داری تەڕ لە بۆ چی دەبڕ لە قازانجی بەدەر زەرەری چی هەیە داری داربڕ بەس قازانجی لە بۆمە هەیە هذا خارجي هاتين خارجي هاتين بري همان وشي توقشتك من لمن يابشي وكان ما او دارستانا الى هاي الشيء اللي بيقول فلاك زي قولي الى هاي الشيء اللي عم مختلف قوتي هذه او دارستانا تشيع شيء مقبريه لخصني بو بري ويا قلت او مقبره قلت خوز يا كردستان هم مقبره لبروي دار بروح شي اللي بو كذا تواني بريسه المقبره قلت خوز يا كردستان هم مقبره إذا تماشاك أو كردستان أجي خوشة بدار برو وجو ودار مازي وأنا وين خوشة. ئەمەش کورد وەک کورد دەبێ هەدابە وەک نەک بە ئینسانێک بە دوو ئینسانی بە سێ ئینسانی بزانین داربەڕوو پشتپەنایە بۆ میلەتی کورد لە بۆمە هەموو دارێک نەفەرەکە بەڵام ئیوەشەیە گوێی لە قسانە نییە هەیە خاک و نیشتیمانی خۆش ناوێت خەڵک و نیشتیمانی زۆڵە کووردە خاک و نیشتیمانی تێک دەدا بەکی پێ نافێت سووتێ لە سووتی لێدا هیچ نیە زۆڵە کووردە نەک وەکو کەسە دەبێت دار وەکو ئەو گلێنێ شاویسان ئەلحانەکەدا سەڵاتن هەبەیە هەر جارە ئەو تارە دەهات لەو دار و بارەی دەدا بم بە ئەو کاتی بەخۆ هەڵوەرا باستا لە جێی داری ڕال دڵێ جەرگی من دەسووتێگە ئەو دارە دەسووتێ لە ئەو جینگە دەسووتێ ئەو دژمنە لێدەی دەدا ئەو دار و بارەی دەسووتێن ئەو دژمنێک کە دژمنی تاکی کووردە دژمنی سروشتەکەیەتی بۆیە لەگەڵ لە ناوبردننی کوردیەوێ ئەو سروشت و ئەو ژینگەی کە هێشە لە ناوی بەرێت دژمنی کورد و دژمنی داربەڕووشەوە معلومەوە ڕاستە دەزانین لۆچ دژمنی داربەڕووە دێ لە کوردی لە داربەڕوێ دەسووتێنەوە بۆ دژمنی داربەڕووش هەم دژمنی کوردیە و هەم دژمنی دارستانیشە لۆچدا لە داربەڕوو کورد وەک یەکن دەقەی دەیەوێ داربەڕوو کوردان نێڵ کە داربەڕوو نەما کوردیش نان ئەوەیە وەڵای لە شوێنی ئەوانە کە دارێک بڕاوە دەبێ یان دارێکی دی لێ بچینی یان ئەوەتانی دەبێت سنگەرێکی لی دروستکەی چونکە هەر دارێک سنگەرەکە بوو دەبێت سنگەرێکی لێ دروستکەی لە بۆ شاری لە بۆ بەرەنگاربوونەوەی دوور ئەگەنا یان دەبێت داری لێ بچینیەوە یان دەبێت سنگەرێکی بۆ دروستکەی ئەگەر لەو دارە ئەو دارە نەبن بخوا کوڕخۆم کەس ناشی لێرە داری بەڕوو نەمێنی مەحناوێ ئەو کوردیش نامێنی والله وا دەزانم جەرگی من دەبڕێ وا دەزانم جەرگی من دەبڕێ ئەوەندەم پێ ناخۆشە ئەگەر دەسەڵاتمە بێ ناو دەگە زمانی هەبایە باسی هەموو شتی دەکرد
ئادی و شەڕ شۆڕانە و ئەو تارە لێدانە و ئەو سووتانە و ئەو ژینگە جوانە و باسی هەموو شتێکی دەکرد. وەڵڵا جا باسی هەموو شتێک دەکات دەڵێ هەموو دەمێ ئەو شەڕە تۆفتارم لەسەرە دەڵێ هەموو دەمێ ئەمن ئەو هەموو فەسڵەکەم دیتووە سەرمام چێشتوە گەرمام چێشتوە ئەو بەروبووم داوە لە بۆ ئەو ملەتەی و لە بۆ ئەو کوردەی ئەوە دەڵێ ئەوێ وەڵڵا دارنێگە شەهیدی نەدیبی لە بنیداناندرا ئەو دار بەڕۆگە زمانی هەبایە بەرێ هەمان لەسەر کوردی قساب وەڵا ئەوەی دەگەڕێنیتەوە دەڵێ بمپارێزن دەڵێ بپارێزن هەتا سوودم بۆ ئێوە هەبی ئەوە دەڵێ ئەگە زبانی هەبی ئەوە دەڵێ ئێوە ئەم بپارێزن ئەمی سوودم بۆ ئێوە دەست ئەوەی کە تەخریباتی بەسەر وڵاتی داهێنا و ژینگەی زۆوێران دەکە هەمووی هەر دوژمن نییە بەشێکیش کورد بۆ خۆیەتی ئەمە لەبەرەوەی فێریان نەکردوینە وڵاتی خۆ پارێزین لە بۆ خۆ وڵاتی کاول دەکەین فەرقی کوردی و داری بەڕوچیە هەر یەکە لە بەراندی چ ئەلحانێکنی دارێکدان بێورێک لە شەی تودەن لایەک لێوە لە دارێدەن فەرقی چییە لەبەر هەندێک لێک پێ ناخۆش وڵاندا دەسەڵاتم هەبی بەمبی لێی دەم و بیگرم و سزنیکەم پێم ناخۆشە دارن دەخەی ناداری شتی زۆر شاقی بابێن چیشان بەداریدا تاڕدا بشکێنی بێن گونا هاوڵە ئەمە لێرە بوون بە قورحان ناوتم کڕی دڵم نا تاوانیشنا لێرە دڵم نا بچین دارێکە بەردەمەوە پێم گونا بوو ئەگەر خاوەند دەسەڵاتم بۆ ئیزراعات بەرامبەر کەسێک بم کە دار دەبڕێتەوە بێگومان ناچاری دەکەم بە چاندنەوەی چەندان داری تر لە بەرامبەر یەک داردا هو ئیوە سەگەر دا ئەبڕێ ئەگە بڕیان دا ئەو دارەکە شینە بیتەوە ئەگە دە بلیدا بڕا ئەگە بیبڕن دەنا بەدەگمەن نەبی شنات دای کوردستان بەدار بەڕوو نەبی پێم کوردستان نیە هەر پێمە کوردستانیش ناچی کوردستان ئەگە داری لێنەما جا چ مازوو چ بەڕوو ئەگە داری لێنەما معنای چۆدا وێران کوردستانێکی دۆزە جەهەنەم بێنی ژیان تێدا ناکری کوردستان بێدار بەبوو هەلو خۆی مێژوەکە هەندە بژی بزانە تەمەنی ئەوان دەبی ئەوە مێژوەکە دەبێتە دوو مێژوو نەک مێژوەکە تایبەتمەندێکی دار بەڕوو هەیە کە تۆ لق و پۆپەکانی دەبڕیت لە دوای ئەوە شین دەبێتەوە بە چەند ساڵێک دەتوانێت بۆ خۆی لێبێتەوە بەڵام کە لە ڕیشۆ دەریبێنی ئیتر ئەم دارە دەفۆتێت بۆیە داربەڕوو ڕەگ و ڕیشەی لە ناو خاکدا زۆر بڵاو دەبێتەوە هەتا خۆی دەگەینێتە ئاو سەرچاوی خۆراکی بۆ خۆی دارین دەکات کوردیش بە هەمان شێوە وەکو چۆن دەڵێ کە دوژمنان بیان هەوێ کورد لە ناوبەرن بەڵام چونکە پشتیان بە چیاکانەوەیە و لە ناو ئەو چیانێک کە بە سەدان ساڵە کوردیان پاراستووە بە هەمان شێوە کوردیش لە ناو ناچێ هەتا چیاکان هەبن کوردیش هەر بەردەوام دەبێت خەبات و قوربانیدانی کوردیش هەر بەردەوام دەبێت بۆیە لەو تایبەتمەندیانەشدا لێک دەچن ینی نا داری بەڕوویان پێ هەڵدا دەریتە دەرێ نە کوردیشان پێ لە ڕشەوە دێتە دەرێ هەر ڕێگەی دادەگەزێنی هەر ڕێگەی دادەمەزرێنی لە ڕێیان دادەژیتەوە کورداری بەڕوو دەژیتەوە کوردیش ئەوا دەژیتەوە